إمامي منبر. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له ونشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها ألا وإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خوشکانی ئیماندارم، ئەپارڕینەوە لە خوای تەبارەکە وتەعالە خوای گەورە ئیمانمان سەلامەت کە. یا رب العالمین، لەم شوێنەدا کۆبووینەتۆ لەبەر ڕەزامەندی تۆ، خوایە داوا لێ ئەەکەین لە خزمەتی پێغەمبەرا لە ناو بەهەشتا کۆمان کەیتۆ و بە دیاری خۆت و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم شاد کە. داوا لێ ئەەکەین رب العالمین لێرەیشۆ کەوا کۆمەڵێ نەخۆش داوایان لێکەین، دوعای خێر و شیفایان بۆ بکەین. یا رب العالمین شیفای تەواوی ئومەتی پێغەمبەر بدەی صلی الله علیه وسلم. عەزیزەکانم، ئەچینە خزمەتی ئاەتی قورئانی پیرۆز و فەرمایشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر خۆپاراستن لە تاوان و سەرپێچی خوا و سەرپێچی پێغەمبەر صلی الله علیه وسلم. داوا ئەکەم لە خوای پەروەردگار هەتاکو ئەو کاتێک کە تەمەنی پێداین، هەتاکو ئەو کاتێک کە ڕۆحی پێداین، یا رب العالمین کردەوەیە نەکەین کە بێفەرمانی تۆ و بێفەرمانی پێغەمبەرەکەت بێ. یارمەتیمان بدە لەسەر چاکە و گوێڕایەڵی خۆت و گوێڕایەڵی پێغەمبەرەکەت صلی الله علیه وسلم. جا براکانم، دیارە کەوتینەتە ڕۆژگارێکەوە وا ئەخوازێت هەر کەسێکمان کاتێک کە ڕۆژمان تێپەڕان و ئێوارە نوێژی مەغریبمان کرد و بێوەی و بێم زەڕەتگەیشتینە ئێوارە، سوژدەیەکی شکر بۆین بڵێن یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ کەوا ئیمڕۆ لە فیتنەکانی ڕۆژگار ڕزگارێ کردین. ئەگەر هات و شەومان تێپەڕان و نوێژی بانیمان کرد بە هەمان شێوە، سوژدەیەکی شکر بۆین بڵێن ئەلحەمدولله کەوا ئیمشەومان بە ئیسراحەت لە ناو جێدا بە بێخەم بە بێحەرەس تێپەڕان، خوایە یارمەتیمان بدە. چونکە براکانم، کەوتینەتە ئەو ڕۆژگارەی کەوا گەورەترین مەخلوقی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوێن ئەخوا. ئەفەرمێ بەو کەسەی گیانی پێغەمبەری بەدەستە صلی الله علیه وسلم ڕۆژگارێ تێ بەسەر ئومەتی پێغەمبەرە. ئەوانەی کەوا ئەکوژرێن نازانن بۆچی کوژراون، ئەوانەیشی کەوا خەڵک ئەکوژن نازان لە پێناوی چیە خەڵکیان کوژرە. خوا پەنامان بدا کە لە ئەم هەفتەدا چەند ناڕەحەتیەکمان بینی، خوا جەزای خاوەنیان بداتەوە، خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ لەوەی و بەڵاو موسیبەت. جا برا بەڕێزەکانم، قورئانی پیرۆز لە 39 ئاەتا باسمان بۆ ئەکا کە خۆمان بپارێزین لە سەرپێچی خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە 65 حەدیثا باسمان بۆ ئەکا و پێغەمبەری خوا صلی الله عولەماکانیش لە 49 قەولە باسی سەرپێچی و تاوانی خوامان بۆ ئەکەن. جا ئەزیزەکانم، خوای گەورە ئەوانەی کەوا کافرن خوا پەنامان بدا، یا وەکو سەرپێچی ئەکەن و تاوان ئەکەن و ئاوڕێک نادەنەوە لە لاپەڕێ ڕەشان کە چ تاوانێکیان کردەیە، ئەگەینە قیامەت. قیامەتیش خوای گەورە ئەفەرمێ يومئذ يود الذين كفروا وعصوا الرسول لو تسوى بهم الأرض ولا يكتمون الله حديثا.
ئەوانەی خوای گەورە پەنامان بدا کە بێبڕوابوون لە دنیادا، ئەوانەی کەوا سەرپێچی خوایان کرد و سەرپێچی پێغەمبەریان کرد و نامەی عەمەلی خۆیانیان ڕەش کرد بە تاوان، لە کاتێکە گەیشتنە قیامەت و قیامەتیان بینی بەو ناڕەحەتیە، ئاوات ئەخوازن خۆزگایە تەختی عەرز بووینایە، عەرز بڕوخایەوە سەرمانە، بەڵام وەلا یەکتومون الله حەدیثا، هیچ قسە و باسێکی دنیایی نییە کە لە خوا شاراوەوێ خوا هەموو کردەوەکانمان ئەزانێ. با هەوڵ بدەین ئەزیزەکانم، ڕەحمەتتان لێوێ بە کردەوەی پاکۆ بچینەوە بەردەمی خوای پەروەردگار. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی مەشهەدێکی قیامەتمان بۆ ئەکا، ئەفەرمێ من گەورەی هەموو نەوەی ئادەمم لە ڕۆژی قیامەتە. ئەمجار ئەفەرمێ باسی ناڕەحەتیەکانی قیامەتان بۆ بکەم، هاوەڵان فەرمویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا، فەرمووی هەر هەموو مەخلوقات لە ساحەی مەحشەرا خوا کۆی ئەکاتۆ فی سەعید، لە دۆڵێکە هەر هەمومان کۆ ئەکاتۆ، خەڵکی هان لە ناڕەحەتیە. پێغەمبەری خوا ئەفەرمێ خۆر لەسەرتان نزیک ئەوێتەوە لە عارەقی خۆتانە غەرق ئەون لە تاوانە. کاتێک کە خەڵکا لە ئەو ناڕەحەتیەدا براکانم، باشە چی بکەین؟ ئەڵێن با بچین بۆ لای ئەم پێغەمبەرانە کە خوا بۆ ئێمەی نار لە پێشە، هاوارێکیان لێ بکەین بەشکم ئەوانیش هاوارێ بکەن لە خوا ڕزگارمان بکە. ئەچنە لای ئادەم، ئادەم ئەفەرمێ بەخوا من لە ڕووم نایە بچمە حوزوری خوای پەروەردگار. موسا ئەفەرمێ بەخوا من لە ڕووم نایە بچمە حوزوری خوا. ئیسا ئەفەرمێ بەخوا من لە ڕووم نایە، ئەی هاوار بە ماڵم، ئەی من و تۆ چۆن لە ڕوومان بێ بە لاپەڕەی ڕەشی تاوانمانەوە خۆ پێغەمبەر نین، خۆ پیاوچاکیش نین، هەر ئەوەیە چەند نوێژ و چەند عیبادەتێ بۆ خوا ئەکەین و جارجار ئەو عیبادەتەی کە ئەیکەین بە تاوان ئەیدەین بە ئاوا، لاپەڕەی ڕەشمان هاوە کۆڵمانەوە، وەکو خوا ئەفەرمێ ئەوانەی کەوا کردەوەی چاک ئەکەن ئەدرێ بە دەستی ڕاستیانەوە، ئەوانەشی کە کردەوەی خراپ ئەکەن هاوە دەستی چەپیانەوە لە خوا شاراوە نییە. و ئەم جارە ئێمە ئەبێ حاڵمان چۆن وێ لە کاتێکا کە پێغەمبەران نەتوانن لە حیوەتی تاوانەکانیانە سەیری خوا بکەن، ئەی ئێمە حاڵمان چۆنێ کە خوا ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وكل شيء فعلوه في الزبور وكل صغير وكبير مستطر. ئەفەرمێ هەرچیە کە ئێوە کردتانە هەر هەمووی لە نامەی عەمەلتانە نووسراوە، بە گەورە و بە بچووک، هەر تاوانێک کە من و تۆ بە هیچی نازانین خوا نووسێتی لەسەرمان، هەر تاوانێک کە من و تۆ گەورەیە لە لامان خوا نووسێتی لەسەرمان، خوای گەورە پەنامان بدا. جا بۆیە پێغەمبەری خوا هاوار لە عائیشە ئەکات و لە ئەویشە بۆ ئێمە ئەفەرمێ یا عائیشە، ئەی عائیشە، ئەی دایکی ئیمانداران، ئیاکە ومحقرات الذنوب، ئاگای لێ بێ تاوانەکان بە بچووک نەزانی، هەر تاوانێک کە ئێمە کردمان پێویستە نوێژی تەوبەی بۆ بکەیت، پێویستە دەست نوێژی تەوبە بگریت و نوێژی تەوبەی بۆ بکەیت. پێویستە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ خوا لە گوناهی ئەوەڵ و ئاخیری پێغەمبەر خۆش بووە، خێرە پێغەمبەری خوا ئەفەرمێ من هەموو ڕۆژێ بەلایەنی کەمەوە 100 جار ئەڵێم یا ڕەبی تەوبە لە گوناهەکانم. ئەها پێغەمبەرێکە ئەفەرمێ خوا تەوبە بێ، ئەی من و تۆ چۆنین کە پێغەمبەری خوا ئەفەرمێ بە عائیشە، ئەی عائیشە ئاگات لە تاوانەکان بێ، بە گەورە و بە بچووکۆ لە ڕۆژی قیامەتە داواکراوە خاوەنی ئەو تاوانە بان ئەکرێ کوا فڵانی کوڕی فڵان کە ئەچی لە بەردەمی مەحکەمە، ئەوە فڵانە قاتیل، ئەوە فڵانە دزیان هاوردە مەحکەمەکان و بان ئەکرێن، یەکێکمان ئەبرێنە مەحکەمەیە کە مەحکەمەی ڕەب العالەمینە. لەو ڕۆژەدا هەموو پێغەمبەران لەبان کورسی دانیشتن، تەنها پێغەمبەری خۆمان نەبێ دانانیشێ. بۆچی دانانیشی یا ڕەسوول الله؟ ئەی پێغەمبەر، ئەی نازدار، بۆچی دانانیشی؟ ئەفەرمێ قەسەم بەخوا لە حەیوەتی ئومەتەکەما حاڵم نەماوە، لە حەیوەتی ئومەتەکەما ناتوانم دابنیشم. دەیکە مادام پێغەمبەر خەمی منی تۆیەتی، با ئێمەش خەمێکی خۆمان بخۆین و وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەلا ئونەبیئوکم بیدائیکم. پێش 1445 ساڵ پێش ئیساکێ پێغەمبەری خوا ئەفەرمێ ئایا ئاگادارتان بکەم لە نەخۆشیەکانتان؟ لە هەر کەسێ لە ئێمە بپرسە ئەرێ حاڵت چۆنە؟ ئەگەر قاچی نێشێ، ئەگەر هیچ کوێ نێشێ، ئیلا دڵی پڕە لە غەم، ئیلا دڵی غەمبارە، ئیلا ڕەش داگەڕا، هۆکەی چییە؟
نەخۆشیمان هەیە نەخۆشیەکانیشمان پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەلا ئونەبیئوکم بدائیکم هەواڵتان بدەمێ بە نەخۆشیەکانتان چییە فەرمیان نەخۆشیەکەمان چییە ئەی پێغەمبەری خوا فەرمی نەخۆشی ئومەتی پێغەمبەری خوا هەمووی تاوانەکانە ئەی باشە هەواڵتان بدەمێ بە چارەسەری ئەم نەخۆشیانە بەڵێ یا ڕەسوول الله هەواڵمان بدەرێ فەرمووی تەوبەکردن و ئەستەغفیرڵڵاکردن دوای ئەو دەردەیە و دوای ئەو نەخۆشیەیە جا بۆیە ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ إنكم لتعملون عملا هي أدق في أعينهم من الشعر أفرمي بداخوا أمتي في غمري خوا صلى الله عليه وسلم ويا لهاتها تاوان أكن ئەو تاوانە لە چاویانە بەقەدن کە جۆیەک ئەبین وایە نەزانتێ هیچ نییە بەڵام ئەفەرمێت سوێن بە گەورەی خوا ئەگەر ئێمە لە سەردەمی پێغەمبەری خوا ئەو تاوانە نەما ببینایە کە ئەنەسی کوڕی مالیک لەکوێ بوو ئیسا ئەم تاوانانە هەن لەکوێ کە ئێمە حکومەتێکمان بووە بە تووشۆ ڕێگەیدا بە مەشروبخانە ڕێگەیدا بە بەرەڵاخانە ڕێگەیدا بە مەلەوانگەی تێکەڵ ڕێگەیدا بە حەچی بێناموسی دوو لە ڕووی جەنابتان ڕێگەیدا بە هەرچی بێ ئەخلاقی ئەبێ ئێمە ئیساکی حاڵمان چۆنە کە بڕۆ لە بانجادەکان کە ئەڕۆیت بۆ سلێمانی وەڵڵاهی ئابروچوونە پۆل پۆل ئافرەت وێسا وەکو چۆن حەیوان بێسێنرێ بۆ فرۆشتن ئاوا وێساوە ئەمە شەرمەزاریە بە ناوچاوی ئەم سەرکردانەی ئێمەوە وەڵڵاهی مەحرومن لە شەفاعەتی پێغەمبەر چونکە حەز بە ئەو بەرەڵایە ئەکەن ئەگەر بێت و ئەنەسی کوڕی مالیک بگەیشتایەتە ئیسا ئەو لە کەیان فەرموویەتی ئەو تاوانەی کە ئێوە ئیمڕۆ بە هیچی نازانن ئەگەر لە سەردەمی پێغەمبەرا بکرایە سەلی الله عليه وسلم ئەفەرمێ ئێمە لە تاوانە گەورەکانمان حسابە کرد تاوانە گەورەکان چییە ئەو تاوانە گەورانەی کە ئیشاءالله ئەگەر خوای گەورە دەرفەتیدا لە جومعەکانی ترا باسی بکەین هەر کەسێ تاوانە لەو تاوانانە بکا خوای گەورە شوێنی ئەو کەسە ئەکا بە جەهەنەم خوا پەنامان بدا یا رب العالمین هەر کەسێ ڕێخۆشکەرە بۆ تاوانکردن لەناو ئومەتی پێغەمبەرە خوایە بەری بکە لە شەفاعەتی خۆت بیکەی بە قوڕووی جەهەنما بۆ خاتی ئەسما و صفاتیە جا بۆیە برا بەڕێزەکانم عائیشە دایکی ئیمانداران ئەفەرمێ ئەقیل الذنوبە یا ئومەتە محەممەد ئەفەرمێ ئامان ئەی ئومەتی پێغەمبەر توخوا با تاوانەکانتان کەموێ هیچ کەسێ بە قەدەری ئەو کەسە بەڕێز نییە لە لای خوای پەروەردگار هیچ کەسێ بە قەدەری ئەو کەسە ڕێزدار نییە لە لای خوای پەروەردگار کاتێ ئەگەیە بەخوا نامەی کردەوەکانی تاوانی کەم هاتیە ئەو کەسە بەڕێزترین کەسە لە لای خوای پەروەردگار بۆیە ئەفەرمێ پێغەمبەری خوا والذی نفسی بیەدیه بەو کەسەی کە گیانی پێغەمبەری بەدەسە صلی الله عليه وسلم لا تسمعوا لرجل من هذه الأمة يهوديا ولا نصرانيا ثم لم يؤمنوا به إلا كان من أهل النار وكفر بما نزل على محمد ئەفەرمێ بە کەسێک گیانی پێغەمبەری بەدەسە هەر کەسێ ناوی پێغەمبەری بیست ئالەم سەردەمەدا گاورە جوولەکەیە کە ئیساکێ خۆشمان زۆرێکمان نەکەوتینە دوای پێغەمبەری خوا بە ڕەمزی هاوینە دوایە ئەڵێن ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بەڵام هەر تاوانێکمان بۆ دەست ئەدا سڵ ناکەینەوە لە تاوان جاری وا هەیە ئەبیسی پیاوی وا هەیە ئەڵێ من ئیمانم بەخوا نییە یا وەکو ئەڵێ بەو شەرعی خوا ڕازی نیم یا ئەڵێ بە شەرعی ئەو قورئانە ڕازی نیم یا ئەڵێ بە پێغەمبەر ڕازی نیم وەڵاهی هەر کەسێ وایوت بدەن بە گرێ ملتانە ئەو کەسە کەسێکی کافرە کوشتنی حەڵاڵە کەوتی ڕازی نیم بە حوکمی خوا بە حوکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەگەر هەر کەسێ ناوی پێغەمبەری بیست بەرنامەی پێغەمبەری جێبەجێ نەکرد ئەگەر گاورە ئەگەر جوولەکەیە ئەفەرمێ ئەو کەسە شوێنی ئاگرە کافرە بە ئەو قورئانەی کە خوا ناردوێتی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم جا بۆیە برا بەڕێزەکانم ئێمە زۆر جار بەشەرەکانی چواردەورمان تاوانمان پێ ئەکەن خوای گەورە پەنامان بدا گوێڕایەڵی کەس ئەکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا طاعة لمخلوق في معصية الخالق ئەفەرمێ گوێڕایەڵی بەندەکان مەکە گوێڕایەڵی مەخلوقی خوا مەکە لە معصیەتی خوای پەروەردگارە ئەی ئەگەر هاتوو کردمان خوای گەورە ئەفەرمێ ولئن أطعتم بشرا مثلكم إنكم إذا لخاسرون ئەگەر هاتوو تۆ وازی لە قورئان هاورد
بەگوێی قورئانی نەکرد ئەگەر هات و تۆ بەگوێی پێغەمبەر نەکرد بەگوێی ئینسانێکی دنیایی کرد بەگوێی ئەو کەسە هەڵسای ئەم کەسە کەسێکی دنیاییە ئەفەرمێ ئینەکم لەخاسیرون ئەو کەسە کەسێکی ڕەنجەڕۆیە کەسێکی ماڵکاولە کەسێکی ئاگرینە کەسێکە دوورە لە پێغەمبەر کەسێکە دوورە لە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی مناڵی هەیە خوایە مناڵەکانمان ساڵحکە ئەوەی مناڵی نییە خوایە مناڵی ساڵحی پێ عەتا بکە لە کوڕان و لە کچامان یا رب العالمین ئەوەی پرۆسەی هاوسەرگیری نەکردە خوایە بۆی ئاسان بکە یا رب العالمین بۆی ئاسان بکە خوایە داوای لێ ئەەکەم ئەمن و ئارامی ئەو وڵاتەمان بپارێزە خاک و شەرەف و ناموس و کەرامەتمان بپارێزە یا رب العالمین هەر کەسێ چاکەی ئەم میلەتەی گەرەکە خوا چاکی بۆ بکە یا رب العالمین هەر کەسێ ئەو میلەتە ئەخاتە قەیران ئەخاتە برسێتی ئەخاتە دڵتەنگی یا رب العالمین دڵتەنگی کە لە دنیا و لە قیامەتە محرومی کە لە ڕەحمی خۆت و شەفاعەتی پێغەمبەر لە دنیا و لە قیامەتە خوایە لە گوناهی خۆمان خۆش بووی لە گوناهی باوکو دایکمان خۆش بووی چۆن لەم شوێنە گەرمەدا کۆ کردینەتەوە خوایە داوای لێ ئەکەین لە بەهەشتەکەی خۆتە لەبان حەوزی کەوسەر بمانگەێنە لقای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی پێغەمبەری خوا تینوێتیمان بشکێنە خوایە داوای لێ ئەکەم لە گوناهی خۆمان و دایک و باوک و مردوانمان خۆش بووی آمین والحمد لله رب العالمين